پاش تێپەڕبوونی زیاتر لە 17 ساڵ بەسەر ڕووخانی ڕژێمی بەعزدا تا ئێستا لە سنووری قەزای چەمچەماڵ هاوشێوەی بەشێک لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان چارەنووسی ئیداری چەندین گوند و کۆمەڵگە و ناحیە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندە با هەڵپەسێردراوی ماوەتەوە. هەر ئەمەش کێشەی زۆری بۆ دانیشتوانی ئەو ناوچانە دروست کردووە بەڵگەی لە بەشێکی زۆری خزمەتگوزارێ سەرەتایەکان بێبەشن. داواکاریشن چارەنووسی ناوچەکانیان بە یاسایەک یەکلایی بکرێتەوە. لە دوای پرۆسەوە لە دوای پرۆسەی ئازادی و 2003ەوە بە حساب وەنوونە ئێرە کەرکووک ئازاد کراوەمانی سەر بە کەرکووکە هەتا ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ نەکراوە، یەکلایی نەبووەتەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بۆینە هەچی هەتا ئێستا هیچ خزمەتگوزاری یەکمۆنە پرۆژێکی خزمەتگوزاری وا نەکراوە. خۆی بەڕاستی ئەوە گرنگە، یعنی تۆ ئێمە سێرەکەی نا هەرێم خۆی دێتیەگەیەنێ نا بۆ نمونە حکوومەتی ناوەندی نە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست خۆی بە خاوەنمان نەزانێت، نە حکوومەتی عێراقیش ئیهمالمانی کردووە و هیچ پرۆژەیەکی وەمان نەکردووە وەکو پێویست بێ. تەنها ئەو پرۆژانەی کە ئێمە هەمانە مەشروعێکی بچووکی ئاوە و کارەباشمان بۆ هێناوێن بەداخەوە کارەباش ڕۆژانە وەکو پێویست پێمان نادرێ و لە ڕووی ڕێگاوبانەوە ڕێگایەکی زۆر خراپمانەیە. ئەم ڕێگایی ئێمە چەندین گوند بەیەک دەبەستێتەوە بەداخەوە حکوومەت نە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێگای استراتیژیە وەکو پێویست بەدەمێوە دێ نە حکوومەتی عێراقیش. ڕێگاکەمان کولفەیەکی کەمی تێچێ بەڵام حکوومەت وەکو پێویست بەدەمانەوە نایە بەداخەوە. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت لە ڕێگەی نوێنەرانی کورد لە بەغدا تا ئێستا چەندین جار هەوڵیان داوە ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە دابینکردنی خزمەتگوزارێ سەرەتایەکان بێبەش نەبن، بەڵام زۆربەی هەوڵەکان بێ ئەنجام بوون. هەر لە دەستپێکی ئازادکردنی عێراق لە 2003ەوە ئەم گرفتەمان هەیە. ویستم من لێرەوە داوا لە هەم نوێنەرەکانمان لە کەرکووک بە تایبەتی چکە ئێمە گرفتەکەمان لەگەڵ پارێزگای کەرکووکە، نوێنەرەکانی ئێمە لە کەرکووک کە ئەندام پەرلەمان لە بەغدا و ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان بیرێک لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بکەنەوە. خۆتان دەزان ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش نەماوە، ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک مابە لەوانەیە ئێمە بەشێک لە گرفتەکانمان لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر کرد. بە لێرەوە داوای منیش بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی عێراق باوانەی هەرێم و باوانەی کەرکووکەوە بیرێک لە چارەسەرکردنی ئەم ناوچانە بکەنەوە. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس لە ساڵی 2003ەوە بە هۆی ململانیەکانی پارتی وێچێتی لە بەغدا تا ئێستا دۆخی چەندین ناوچەی کوردستانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. هەرەمەش کێشەی زۆری بۆ دانیشتوانی و ناوچانە دروست کردووە. بەو پێی هیچ کام لە حکوومەتەکانی هەرێم و عێراق خۆیان بە خاوەنی و ناوچانە نازانن و ئامادە نین تەنانەت خزمەتگوزارە سەرەتایەکانیشیان بۆ دابین بکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی تەیمەزاوا لە سنووری ناحیەی قەرەهەنجیر.